لەبارەی پەیوەندیکردنی بەشێک لە کادرەکانی بە پارتیەوە یەکگرتووی ئیسلامی ڕایگەیاند ئەو کەسانە ساڵانێک کە کەناریان گرتووە و ئێستا خۆیان بۆ حیزبی دەسەڵات نمایش دەکەن. سوپای تورکیا چەند پێگەیەکی لە شارباژێر و پێنجوێن بۆردومان کرد. وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێم ڕایگەیاند هۆکاری گرانبوونی نرخی ئارد لە دەرەوەی دەسەڵاتی ئەوانە و پەیوەندی بە بۆرسەی جیهانیەوە هەیە. سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. پێشنیوەڕۆی ئەمڕۆ سوپای تورکیا بۆردومانی چەند پێگەیەکی لە ناوچەی شارباژێر و پێنجوێن کردو. وەزیری بەرگری تورکیاش سەرپەرشتی بۆردومانەکانی کردووە. خەلوسی ئاکار وەزیری بەرگری تورکیا ڕایگەیاند 28 پێگەی پەکەکەیان بە درێژایی زنجیرەچیای ئاسۆس لە ناوچەی شارباژێر و پێنجوێن کردووەتە ئامانج. لە بەرامبەردا بەرپرسێکی باڵای پارتی ژیانی ئازاد بە شارپرێسی ڕاگەیاند هێرشەکانی تورکیا بە گومانی بوونی بارەگەکانی پەکەکەیە، بەڵام لە ڕاستیدا پەکەکە لەو شوێنە نیە و ناوچەکە ناوچەیەکی ئارامە و تورکیا و هەموو لایەکیش ئەوە دەزانن. بەوتەی ئەو فەرماندە باڵای پژاک دەرکەوت ئەم بۆردومانانە پەیوەندیان بە پەکەکەوە نیە و تەنیا کوردبوون پرسە سەرەکیەکەیە. هاوکات تا و پێستا هیچ بەرپرسێکی سیاسی و سەربازی هەرێم هیچ لێدوانێکیان لەو بارەیەوە نەداوە. وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێم ڕایگەیاند هۆکاری گرانبوونی نرخی ئارد لە دەرەوەی دەسەڵاتی ئەوانە و پەیوەندی بە بۆرسەی جیهانیەوە هەیە. کەمال موسلیم وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان بە دەنگی ئەمریکای وتووە هەر چەندێک ئارد 6 دۆلاری چۆتە سەر، بۆیە نرخی ئەو ئاردەش لە بازاڕەکانی هەرێمی کوردستان زیاد بووە. وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێم باسی لەوەش کردووە لەسەر هێڵن بۆ ئەوەی بەو هۆکارانەی کە لە دەسەڵاتی ئەواندایە بتوانن بەکاری بهێنن بۆ کەمکردنەوەی نرخی ئارد لە بازاڕەکاندا. کەمال موسلیم و تووشێتی تاوکو ئێستا هیچ بازرگانێک سکاڵای لەلای ئەوان نەکردووە لەسەر قۆڕەخکاری و ڕێگریکردن لە هاوردەی مادە خۆراکیەکان و هەر کەسێکیش سکاڵا بکات بە دوواداچوونی بۆ دەکەن. ماوەی چەند ڕۆژێک کە نرخی ئارد لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرز بووەتەوە و بۆ هۆیشەوە نرخی نان لە نانەوەخانەکان گران. لەبارەی پەیوەندیکردنی بەشێک لە کادرەکانی بە پارتیەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایگەیاند ئەو کەسانە ساڵانێک کە کەناریان گرتووە ئێستا خۆیان بۆ حیزبی دەسەڵات نمایش دەکەن. لە ڕوونکردنەوەیەکدا ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایگەیاندووە ماوەیەکە کەسانێک کە یەکگرتوو بوون و ساڵانێکە کەناریان گرتووە و هیچ پابەندیەکیان بە یەکگرتووە نەماوە هەلی بازاڕی هەڵبژاردن دەقۆزنەوە و خۆیان بۆ حیزبی دەسەڵات نمایش دەکەن و ئەوانیش بێپەروا پێشوازیان لێ دەکەن. ڕاگەیەندراوەکەی یەکگرتوو ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەو بەڕێزانەی ساڵانێک هاوڕێ و هاوبیر بوون و لە ماڵی یەکگرتوودا بوونەتە خاوەنی پۆست و پلەی زانستی و ئیداری و حیزبی دەخوازن عاقیبەتیان بەخێر بگەڕێ. ڕاگەیەندراوەکەی یەکگرتوو لە کاتێکدا ژمارەیەک لە کەسە دیارەکانی ئەو حیزبە پەیوەندیان بە پارتی دیموکراتی کوردستانەوە کردووە و لە نوێترین هەڵوێستیشیاندا هەریەک لە دکتۆر نەزاکەت بۆ ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی پارتی و ڕێبوار تەڵەبانیش بووە ڕاوێژکاری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت کە لە کەسە دیارەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان. ئاسایشی سلێمانی دەستگیرکردنی ئەو کەسەی ڕاگەیاند کە کامێرای چاودێری هاتوچۆی لە نزیک پردی کۆبانێ شێواندە بوو. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی ڕایگەیاندووە هێزەکانیان لەسەر ڕێنمایی و فەرمانی دەستگای ئاسایشی هەرێم و بە بڕیاری دادوەر ئەو تۆمەتبارەیان دەستگیر کردووە کە لە ماوەی ڕابردوودا چەند کامێرایەکی چاودێری هاتوچۆی لە یەکێک لە شەقامەکانی سلێمانی شێواندە بوو. ئاسایشی سلێمانی ئاماژەی بۆ ئەوەش کردووە تۆمەتبارەکە لە دایک بوو ساڵی 1997 و دانیشتووی سلێمانیە. باز لەوەش کراوە تۆمەتبارەکە دانی بە تاوانەکەی داناوە و هۆکاری ئەو کارەشی بۆ ئەوە گەڕاندوێتەوە کە چەندین جار سەرپێچیتی ژەوی کردووە و وێنەی گیراوە. ئەوەش لە کاتێکدایە سەرەتای ئەم مانگە چەند کامێرایەکی جێگیری چاودێری هاتوچۆی سەر بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە شەقامی بازنەی مەلیک مەحموود بە بۆ یاخشەوێنرا بوو. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند هیچ نیازێک بۆ دواخستنی هەڵبژاردنەکان نییە و لەوادەی خۆیدا پرۆسەکە بەڕێوە دەچێت. داود سەلمان بەرپرسی ڕێکارەکانی ڕاهێنان لە فەرمانگەی پرۆسەکان لە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەنجومەنی کۆمسیاران جەختیان کردوێتەوە کە پرۆسی هەڵبژاردننی پێشوەختە لەوادەی خۆیدا بەڕێوە دەچێت و هیچ نیازێک بۆ داخستنی لە ئارادانیە. بەرپرسەکەی کۆمسیۆن ئاماژەی بۆ ئەوەش کردووە هەموو ڕێکارەکانی تایبەت بە پرۆسەکە بەپێی خشتەیەکی کاتی لە قۆناغی تەواوبووندان کە لەلایەن فەرمانگەی پرۆسەکانی کۆمسیۆنەوە ئامادەکراون تاوەکو بتوانرێت هەڵبژاردنەکان لەو کاتەدا بەڕێوە بچێت کە بۆی دیاریکراوە. ئەوەش لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین سەرچاوی باڵا جەختیان لەوە کردەوە کە پرۆسی هەڵبژاردن لەوادەی خۆیدا بەڕێوە ناچێت و بۆ مانگی نیسانی ساڵی داهاتوو دوا دەخرێت. خواتان لەگەڵ.